ئێمە بە پێویستی دەزانین سەرنجی ڕای گشتی و لایەنە فەرمیەکان بوو ئەم چەند خاڵی خوارەوە ڕابکێشین. یەکەم، ئێمە پشتگیری لە داواکاری شۆفێرانی تەکسی دەکەین کە نرخی بنزین بکرێ بە 500 دینار و دابینکردنی 6 بنزینخانە بۆیان لە ناو شاردا و هاوکات هاوپشت و هاوڕێستی شۆفێرانی تەکسی دۆک و هەولێرین کە دوو ڕۆژە ئەوانیش وەک بزوتنەوەیەکی خۆڕسکی ناڕزایەتی ناو شۆفێران دەستیان پێکردووە. دوو، ئازادی و چالاکی مەدەنیانە مافی هەمووانە و هیچ کەس وولایەک مافی ڕێگری دروستکردنی نییە و ئێمە بەردەوام دەبین لە چالاکیەکانمان دژی زیندانیکردن و دەست بەجێ دەبێت شۆفێرانی تەکسی ئازاد بکرێن و قەرەبووی مادی و معنەوی بکرێنەوە. سێ، هیچ کەسێکی سەربازی یان هاوڵاتی ئاسایی بۆی نییە ڕێگری لە چالاکی مەدەنی بکە یان هەوڵی کۆتایی هێنان بە چالاکیەکان بهێنێ، تەنها هێزی چالاکی مەدەنیەکان نەبێ، ئەویش لە چوارچێوەی ڕێوڕسم و یاسا و دیموکراتیەت و مافەکانی مرۆڤ کە لە کاتی کارکردنی فەرمیدا بێت. داواکارین خاڵی چوار، داواکارین لە جەماوەری گەلەکەمان و چین و توێژە هەژارەکان و ئازادی خوازان کە وەشیارانە و جەسوورانە لە مەیدانا بن بۆ بەرجەستەکردنی ماف و ئازادیەکان و ئێمە هەمووان ئاگادار دەکەینەوە کە بەردەوام دەبین لە کار و چالاکی مەدەنیانە ئەگەر شۆفێران ئازاد نەکرێن و ئەم ڕەوشە بەردەوام بێت. سەرکەوتوو بێخەباتی جەماوەری، ئازادی بۆ شۆفێرانی تەکسی ناو بۆ گرانی و بەرزکردنەوەی نرخی بنزین. ئەو گروپ و ڕێکخرا و لایەنانەی کەواژوێیان لەسەر ئەم بەیاننامەیە کردووە. یەکەم، کەمپینی داکۆچی لە جیراوانی بادینان. دوو، تۆڕی ڕێکخراوەکانی سلێمانی. سێ، سەنتەری میترۆ. چوار، ڕێکخراوی کرێکارانی بیناسازی کوردستان. پێنج، لقی سلێمانی کۆمەڵی پێشمەرگە دێرینەکانی حیزبی شوعی کوردستان. شەش، دەستەی دەستپێشخەری کۆنفرانسی نیشتیمانی. حەوت، لقی سلێمانی حیزبی زەحمەتکێشان. هەشت، کۆمیتەی سلێمانی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان. هەشت، تەفگەری ئازادی کۆمەلگای کوردستان. نۆ، بزوتنەوەی دیموکراتی گەلی کوردستان. دا، مەڵبەندی سلێمانی حیزبی شوعی کوردستان. یانزە، بەدەیان چالاکوان و کەسایەتی و پەرلەمانتاری و کەسایەتی سیاسی. لە ڕاستیانیمان بەم کۆنگرە ڕۆژنامەنووسێ لێرەوە پشتیوانی خۆمان بۆ شۆفێرانی بادینان و هەولێر و سەرکەم شۆفێرانی کوردستان دووپاتەکەینەوە کە داوا لە دەستەڵاتدارانەکەین کە بەڕاستی بە زووترین کات بەنزین هەرزانکەن ئەگەر نا ڕەوشەکە لە دەست دەرچێ یەکەم جار لەوان ئەشێوێ ئەنجا لە میلەتەکەمان بەداخەوە. وە خوێندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی پشتگیری تەواوی ئەو یادداشتەکان دەکەین کە تایبەتە بە ئازادکردنی شۆفێرانی تەکسی و هەزانکردنی نرخی بنزین، ئەوەی کە من بینیمەوە بەردەوام بوومە لەگەڵەوە بەڕێزانەی کە ماوەیەکە بەردەوام لەسەر شەقامن و داواکاریان هەیە، داواکاریەکانیان ئاڕاستەی پارێزگاری سلێمانی و ئەنجومەنی پارێزگای سلێمانی و بەڕێوەبەرایەتی نەوت و کانزاکانی سلێمانی و تەواوی ئەو ڕێکارە یاسایانەیان گرتە بەر بەڵام بەداخەوە تاوەکو ئێستا هیچ وەڵامێکیان نەدرایەوە ئەوەی کە جێگای داخە لە جاتی ئەوەی کە پشتیوانی بکرێن و هاوکاری بکرێن دەبینین لە ئێستادا زیندانی کراون لە ژێرناوی ئەوەی کە ئەفسەرێکی سەربازی کە بەجلی سەربازیەوە دەبوو وەکو ئەوان لە شەقام با و پشتیوانی لێکردبان چونکە ئەم خاوەن تەکسی ئازیزانە بۆ داواکردنی ئەوانیش لەسەر شەقام بوون کە ئەم ئەفسەرە بەڕێزە بەڕێزیشی سیارە بەکاردێنێ و کەس و کارەکەشی بەکاردێنێ لە کاتێکدا بەردەمی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەلایەن هێزەکانی پارێزگای سلێمانی و ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەپارێزرێن و ئەرکی پاراستنی شەقامەکانی شەرکی ئەم گربوونەوانە ئەرکی چالاشیە مەدەنیەکانە بەڵام ئەوەی کە جێگای داخەوە بەڕێوەبەرایەتی گشتی ئاسایشی سلێمانی نەدەبوو بۆ شێوازە پەلەی کردبا لە گرتنی ئەم بەڕێزانەی کە داواکاریەکی ڕەوایان بەرز کردوێتەوە. من وەکو کاسترۆ وەکو ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە ڕێگای پارێزەرێکی خۆبەخشکە کە زمناکۆ سەلیم بە سوپاسەوە لە ئێستادا لە ئاسایشی گشتی سلێمانیە بۆی ئەم بەڕێزانەوە خاوەن تەکسیەکان ببینێ و ئێمە لە هەمان کاتدا یادداشتێکە ماڕاستی سەرۆکاتی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کردووە داوام کردووە دەست بەزێ لیژنەی ناوخۆ ڕاست پێرێ بۆ بە دوواداچوونی ئەم بابەتە. ڤیدۆکان هەیە لە ڤیدۆکەیە یەک کەس تووشی بەریەکەوتن بووە لەگەڵ ئەو کەسەی کە جلی سەربازی لەبەرایە لەبەرەوە بە پێی یاسا کارپێکراوەکان دەبوو لە یەکەم ڕۆژە هەمویان بەربوونایە و ئەو کەسەش وەکو ڕۆژنامە ڕووزە بەڕێزە کاک ڕەحمان غەریب پرسیاری کرد کە ئەڵێ بۆچی لە ئاسایشن دەبوو عینەن ڕۆژ نقلکردانایە بۆ پۆلیس ئەی حکوومەت هێرێمی کوردستان وەزارەتی ناوخۆ و پۆلیسی بۆ چییە؟ ئەمە یەک. دووهام بەنسبەت ئێمەوە کە ڕۆیشتین داوامان کرد هەموو شۆفێرەکان ببینین سوپاسی ئەو کەساکەین
لە دام و دەستگای ئەمنی کە هاوکار بوو بۆ ئەوەی شۆفێرەکان ببینین بەڵام یەک لە ئەفسەرەکانی تر ڕێگری لێکردین تەنیا یەک شۆفێرمان بینی وتی ڕۆژەکەمانەوەی ئەمڕۆ بردوانین بۆ دادگا سیدیەکەیان لەگەڵ خۆیان نێنەوە بۆ دادگا ڕۆژی پێنجشەمە متابعەمان کردەوە وتیان ڕۆژی پێنجشەمەش حاکمدا نەنیشتووە لەبەرەوە ئێمە پێمان وایە ئەمە جۆرێکە لە مماتەڵەکردن هیوادارین داواکارین قانون وەکو خۆی بە عەدالەت جێبەجێ بکرێت و مافی بڵێ ئەوەی بەناو لە لای ئێمە تا ئێستا 4 کەسە بەڵام تەقدیرات هەیە کە کەسانی تریش گیرا بن بەڵێ شۆفێرە ناخەرەوە پرسیارەکەیە ئەگەر دوو کەس شەڕی کرد بێ بۆ لایەنی دووەم نەگیراوە بەڵێ کەسەی دەستگیرکردنەکان معلوماتی ئێمەی دقیقەوەیە کە هەیە یەکێک دوانیان لە کەسەکان ئێوارە لە بەر ماڵی خۆیان نەگیراوە